هەواڵی نوێ لەبارەی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانتان پێ ئەڵێم. دوای ئەوەی کا لە ناوەڕاستی مانگی پێنجەوە موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش کرا، تاکو ئێستا هیچ دەنگ و باسێک لەسەر دابەشکردنی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەبووە. ئەوە بۆ هەموو چاوەکان لەسەر بەغدا بوون، دادگای ئیتیحادی کە بڕیارێک بدات، بەڵام دیارە ئەو بڕیارە نەبوو کە حکومەتی عێراق یاخود وەزارەتی دارایی پابند بکات بۆ ناردنی پارە بۆ موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەپێی ئەو زانیاریانەی کە 1964 لە سەرچاوەی فەرمی و باوەڕپێکرا و دەستی کەوتووە، ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ لە وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان ئەنجام درراوە. کۆبوونەوەکە بۆچی بووە؟ بۆ ئەوە بووە دەستێک بە سەر هەندێک مەساریف و خەرجی دابهێنن، ئەوانەی کە تایبەتن بە ئیفادی پلە باڵاکان یاخود وەزیرەکان یاخود نەسریەکانیان، هەروەها بودجەی پرۆژەکان، یاخود هەندێک خەرجی زیادە هەیە بۆی دەستێکی بەسەردابێنن کەم بکرێتەوە، یاخود سنووردار بکرێ یاخود ببڕدرێ. دوای ئەوە کە ئەو ڕێکارانیان گرتە بەر، ئینجا بڕیار لەسەر ئەوە بدرێت کە ئایا ئەتوانن موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوی دابەش بکەن. ئەو کاتە لەسەر ئەوە ئەکەوێت کە ئەو ڕێکارانە تا چەند جێبەجێ ئەکرێن بۆی بتوانن موچەی تەواو بدەن. خۆ ئەگەر نەتواندراوەکو پێویست پارەی موچە بە تەواوی کۆ بکرێتەوە، ئەوە ئەگەری ئەوە هەیە کە موچەکە بە لێبڕینەوە دابەش بکرێت. ئەو کۆبوونەوەی لە وەزارەتی دارایی کرابوو بەیانیش بەردەوام ئەبێ و پێ ئەچێت لە ڕۆژی چوارشەممەی داهاتوو لە ئەنجومەنی وەزیران بڕیاری دابەشکردنی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت.